فەرمانبەرانی عێراق بە دوو کاتژمێر دووبارەکردنەوەی سیناریۆیەکی حکوومەتی هەرێمیان لەبارەی موچە شکست پێهێنا. لە واشنتۆن زەنگی کۆتایی هاتنی سەردەمی هاوبەشی هەرێم و ئەمریکا لێدرا و مەترسیە چاوەڕوانکراوەکان ئاشکرا دەکرێن. ئەو هێزەی پەلاماری عەفرینیدا و شارەکەی تاڵان کرد ئێستا خۆی بە توندی گەمارۆ دراوە. فەرمانبەرانی عێراق ئەمڕۆ لە بەغدا لە خۆپیشاندانێکی دوو کاتژمێری کۆتاییان بە جێبەجێکردنی سیناریۆیەکی مەترسیداری حکوومەتی هەرێم لەلایەن حکوومەتی عێراقەوە لەبارەی موچە هێنا. بە پێی پرۆژەیە کە وەزیری دارایی عێراق دایڕشت بوو دەیویست ڕەزامەندی پەرلەمان وەربگرێت کە لەمە دوات چ ڕۆژ جارێک موچە دابەش بکرێت بەهۆی قەیرانی داراییەوە. هاوشێوەی ئەو سیستەمەی لە هەرێمی کوردستان کە پێشتر 45 ڕۆژ جارێک موچە دابەش دەکرا، بەڵام تەنها لە ماوەی دوو کاتژمێر فەرمانبەرانی عێراق خۆپیشاندانیان دژی دواکەوتنی موچەکانیان ئەنجامدا و حکوومەتی عێراقیان ناچار کرد بڕیاری دابەشکردنی موچە بدات و چیتر دوای نەخات. جێی باسا حکوومەتی هەرێم چەند ساڵە هیچ مانگێک لە کاتی خۆیدا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی دابەش نەکردووە. ڤیکتۆریا تایلۆر جێگری پێشوو یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری عێراق و ئێران ڕایگەیاند کشانەوەی دوایین هێزەکانی ئەمریکا لە هەولێر کۆتایی هاتنی ئەو سەردەمەیە کە تێیدا کورد نزیکترین هاوپەیمانی ویلایەتە یەکگرتووەکان بوو لە عێراقدا. تایلۆر هۆشداری دەدات کە ئەم کشانەوەیە وا دەکات کورد بکەوێتە ژێر ڕەحمەت و فشاری ئێران و حکوومەتی بەغدا. جێی باسا ناکۆکیەکانی پارتی و یەکێتی هاوکاری کۆتایی هاتنی ئەو سەردەمە دەبن. پارتی و یەکێتی لە کاتێکی یەکجار خراپ کە پێگەی کورد لە واشنتۆن لاواز بووە ئەوان لەو پەڕی ململانەی خۆیاندان. ئیدارەی ترامپ پشتیوانی کورد ناکات و با پێچەوانەی ئیدارەکانی پێشووی ئەمریکا کەمترین گرنگی بە دۆسیەی کورد دەدرێت کە ئەمانە مەترسین لەسەر ئایندەی هەرێمی کوردستان. ئەبوو عەمشا ئەو فەرماندەیەی هەڕەشەی لە کورد دەکرد و پێشتریش پەلاماری شاری عەفرینیدا و ماڵ و دارزەیتونەکانی تاڵان دەکرد. ئێستا خۆی لەلایەن هێزەکانی سەر بە وەزارەتی بەرگری سووریا گەمارۆ دراوە و بەنیازی تەسلیم بوونە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردەوە کەوا دوێنێ شەو گفتوگۆیەک لە نێوان حکوومەتی کاتی سووریا و ئەبوو عەمشا بۆ چەکدانانیان وا خۆڕادەستکردنیان بە سوپای سووریا ئەنجام داوە. ئێستاش بە توندی لەلایەن حکوومەت گەمارۆ دراون و دەبێت خۆیان ڕادەستی حکوومەتی کاتی سووریا بکەن. جێی باسا هێزەکان ناویان ئەم شەدە و بە چەکداری نزیک لە تورکیا ناسراون. پێشتریش لە عەفرین بە توندی دژی کورد شەڕیان کرد و ماڵ و دارزەیتونەکانی عەفرینیان تاڵان کرد.